بەناوی خوای گەورە و میهرەبان. ئەمڕۆ وەکو بەشی بانگەواز و پەروەردەی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەستاین بە سازدانی ئێوارە کۆڕێک بۆ خوشکان و برایان بە بۆنەی ئەوەی کە دەڕۆژەی ذیلحیجە دەڕۆژەی سەرەتای ذیلحیجە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەیەکدا ئاماژەی پێداوە کە بوخاری ڕیواتی کردووە فەرمێ ما من أيام العمل الصالح فيه أفضل من هذه الأيام. قالوا ولا الجهاد في سبيل الله؟ قال ولا الجهاد في سبيل الله إلا رجل خرج بنفسه وماله ثم لم يرجع من ذلك من شيء. واتە کار و کردەوە لەو ڕۆژانە لە هەموو ڕۆژەکانی ساڵ زیاتر خێرترە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حتا فەرمووی لە جیهادکردنیش لە ڕێی خوا تەنها پیاوێک نەبێ کە بە ماڵ و منداڵ بچتە جیهاد و دواتر نەگەڕێتەوە، تەنها ئەو کەسە نەبێ ئەگەنا کار و کردەوەی باش لەم ڕۆژانەدا لە هەموو شتێک خێرترە. جا لە سۆنگەیەوە ئێمە هەوڵماندا کەم ئێوارە کۆڕەسازکەین بۆ ئەوەی خوشکان و برایان ئاگدارکەینەوە کە لەم ڕۆژانەدا هەوڵ بدەن تا دەکرێتن پەرستش و تاعەت و عیبادەت و زیکر و تەسبیحات زۆر بکرێتن بەو هیوە ئینشاءالله.